ئەگەر حکوومەت شتێکی بکات بۆ مۆتۆرسیکلە بیانی پێک جۆری نەیەلێت چونکی بۆ مۆتۆرسیکلە خەتەریاتە یەکجار زوور یا لەسەر هاتنوچوونە و چ یاسایەک نییە بۆ مۆتۆرسیکلە کو مۆتۆرسیکلە ینی نە شتێکی هاتنوچوونە وەکو کڵاوەگە کو سەردەستێک وەکو سەرچووکێک نییە بۆ هاتنوچوونە مەترسێک یەکجار لەسەر هاتنوچوونە دەخوازی منەوە حکوومەتێ کو بۆ مۆتۆرسیکلە یاسایەکی بدۆنیت کێم کەتەوە چونکی هەر کەسێ ڕۆ بوو مۆتۆرەکەری لە ماتۆرسیکل پێویستە خوزەی خاص هەیە لەسەری بنێلە بۆ حیمای هەروها کەسارەت هەیە لە دەست و لە لاقی بەسە چی تایبەتیش و پێویستە حکوومەت ژمارەیان بداتێ بەبێ ژمارە لێ نەگەڕێ لێخوڕن و مۆڵەتیشان هەبی مۆڵەتی لێخوڕین. دیاریدەی ماتۆرسیکل هەرێمی کوردستان دیاریدەیەکی زۆر ناشرینە ئێستا سەری هەڵداوە هۆکارەکەشی بێ سانسۆری هاتنی ماتۆرە و فرۆشتنی لە بازارەکانە وەک لێخوڕینێتی بەبێ هیچ ڕێنماییەک و چارەسەری شێگەرێتەوە ئەوێ حکوومەت خۆی لە ڕێگابانەوە دەست پێ بکات شوێنیان بۆ دابین بکات شوێنی هاتوچۆیان بۆ دابین بکات بە یاسا و ڕێنماییان بۆ دەربکات چونکە هەمویان بەبێ یاسا ئیتر شوفێری ماتۆرەکان. سوودی زۆری لە ڕێخوڕینی ماتۆسکی بەڵکو بۆ راپەڕاندی چەند کارێک لە ڕۆژانەدا کە چەندین کۆمپانیا و چەندین کەسەکان و چەندین لایەن کاری خۆیان پێ بەڕێ دەکەن بەڵام هەروەها کە زەرەکانی وای لێ دەکات ماتۆسکیل ینی لە پێش چاو خەڵکی تا ڕادەیەک بە شێوەیەکی ناشرین ببینێت و بۆیە ئەوەش دەکەوێتە سەر داوم دەستگاکانی حکوومەت کە ڕێگە نەدەن ماتۆسکیل بە شێوەیەکی نایاسایی لێ بخوردێت لە وڵاتەدا بەڵکو دەبێت چەند ئاسانکاریەکیان بۆ بکرێتە وەکو خاوەن ماتۆسکیلەکانش بتوانن بە شێوەیەکی یاسایی لەناو شەقامەکاندا لەناو شوێنە گشتەکاندا بجوڵێنەوە و بۆ ئەوەی کار و ئیشەکانی خۆیان ڕایی بکەن.